قسەواسی زیاتر لەسەر بابەتی ئابووری لە هەرێم دەکەین. دۆخی دارایی هەرێم وەک ئاماژەم پێدا دۆخێکی ناهەموارە. سەرجەم سێکتەرەکان لە چاوەڕوانی هاتنی پارەی بەغدان، لە چاوەڕوانی چارەسەرکردنی پرسی موچە و کێشە داراییەکانی نێوان هەولێر و بەغدان. ئەم کێشانە تاکەی بەردەوامە بێت کەس نازانێت بە حکومەتی هەرێمی کوردستانیشەوە، چونکە هەمیشە لە ڕاگەیاندنەکانیانە دەڵێن ئێمە پابەندین، حکومەتی بەغدا پابەندیە. لە ڕاگەیاندنی حکومەتی دارایی عێراقیشدا دەڵێت حکومەتی هەرێم پابەند نابێت، سەرجەم شایستە داراییەکانمان نردووە. ئەمانوێ پرسەکەی ئەمڕۆمان تایبەتکەین بە دۆخی دارایی هەرێم. دۆخی دارایی هەرێم ئەم قەیرانە تاکەی بەردەوامە بێت، چۆنی چارەسەرە بێت لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد علی پسپۆڕی ئابووری کە بەڕێزیان لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانن تاوتوی ئەم دۆخەکەین. بەڕێز دکتۆر محەممەد علی سوپاس بۆ ئامادەبوونت. یعنی ئەو پرسیاری کە هەمیشە هاوڵاتیانەکەن پرسیارێکی دووبارەیە، بەڵام مەبەستمە بەڕێز دکتۆر علی وەکو پسپۆڕێکی ئابووری وەڵامی ئەم پرسیارەی من و هاوڵاتیانیش باتەوە کە بزانین دۆخی ئابووری هەرێم بەرەو چه ئاقارێک هەنگاوانێ لە 2025. پێشەکی سڵاو لە بەڕێست و لە بینەر و بیسەرانی کورساتی ئازیز، هیوادارم قسەکەمان سوودمەند بێ و بگاتە شوێنی خۆی. بێگومان وەک جەنابەت باست کرد، گلەییەکان بەرامبەر یەک دەکرێت، بەڵام لە ئاخریدا هەردوو لا من پێم وایە پێک هاتوونە کە ئەو دۆخە تامای وا بڕوە، کەواتە حکومەتی هەرێم نۆباڵەکەی بخاتە نۆباڵی حکومەتی بەغدا و حکومەتی بەغداش نۆباڵ بخاتە سەر بەدووەمە بۆ یەک دەخەنە بەرامبەر یەکتری. بەڵام لە دەرەنجامدا وەک دەبینین لە هەردوو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرمەندەکەنە لە ڕووی ئەو سیاسەتە دارایی و ئابووریەی کە حکومەتی هەرێم نیتی نەک با بڵێن لەسەر ئەساسیەوەیە سیاسەتە چیداڕشت بیان پلان و پلانێکی هەبی بۆ دارایی وڵاتەکەویان بۆ ئابوووریەکەی نیتی لەسەر نەبوونی پلانەکەی هاوڵاتیەکان. بەڵام دکتۆر لە ئێستادا کە هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بە دیار ئەم پرۆگرامەی ئێمە دانیشتووە، یعنی ئەو پرسیاری لا دروستە بێ ئاخۆ حکومەتێک بەبێ پلان بەڕێوە دەچێت. ئەگەر حکومەتێک پلانی ئابووری هەبێت پێی دەوترێ حکومەت دەوڵەتداری بەم شێوەیە دەکرێت. یعنی ئەمە هەڵبەتە پرسیاری هاوڵاتیەکە بێ کە بە دیار ئێمە دانیشتووە. خۆشم پرسیارمە بێت سەبارەت بە ئەو پرسا، بەڵام ینی چۆن وەڵامی هاوڵاتیان بدرێتەوە. حکومەتێک 8 ساڵ پلانی نەبی نەخێکەواتە ئەگەر بودجەی نەبی کەواتە پلانیشی نیار. حکومەتێک ئەگەر بودجەی نەبوو کەواتە بە هەرەمەچی ئیدارەی وڵاتەکە و بە هەرەمەچی هەموو سێکتەرەکانی حکوومەتەکەی خۆی دەکات، نەک هە سێکتەری دارایی یا سێکتەری ئابووری. بێگومان ئەگەرە تۆ بودجەت بۆ دیار نەکراوی کە لە بودجەیەدا فەسڵ و بەندەکانی دیار نەکراوی، وەزارەتی تەندروستی چەند خەرجی بکە و وەزارەتی پەروەردە چەندی بکە و وەزارەتی پێشمەرگە چەندی بکە، کەواتە تۆ ئەو کاتەی هەر وەزارەتێک خۆی لە خۆیدا لەناو قەیرانێکدا دەژی کە چاوەڕوونی بۆ دیار نییە ئایا ئەو ساڵەوە ژیان و کار و سیاسەتەکانی خۆی بەڕێوە دەبە. بێگومان ئێستاش تا ئەو ساڵش حکوومەتی هەرێمی کوردستان بێ بودجە کار دەکا، ئەوەی بەدەستی کەوی خەرجی دەکا، ئەوەی بەدەست چینەکەوی داوا لێبوردن هاوڵاتیانی دەکا. دێنە نیمە لۆتان بکەم کەواتە حکوومەتێکی بۆ نەوەی بەو شێوازەیە تا ئێستاتان بڵێن بێ پلان و بێ ئیستراتیزیەتە ڕۆژی خۆی بەسەر دەبە، چاوەڕێی ڕۆژێکی دەکا. من پێم وایە ڕۆژێکی خەیاڵاویە کە چاوەڕێ دەکا هەموو ئاستەنگەکان و هەموو ویستەکانی وی جێبەجێ بگرێت بە گۆڕانکاریەک لە بەغداد. زۆر باشە کاک دکتۆریانی لە هەموو وڵاتێکدا لە دۆخێکی قەیراناوی وەهادا پەنابرێتە بەر پسپۆڕان و بەر شارەزایان بۆ ئەو کەسانی کە شارەزاییان لە دۆخ و چارەسەرکردنی دۆخ و قەیران و کێشەکاندا هەیە. چۆن پەنابراوەتە بەر شارەزاییەکانی بەڕێستان و هاوشێوەکانی بەڕێستان بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە و کاریگەری بەڕێستان وەکو پسپۆڕێکی ئابووری و هەڵگری بڕوانامەی دکتۆرا لەو بوارەدا کاریگەریتان چۆن بووە و چ ڕاوێژێکتان پێکراوە، پێشنیاری ئێوە چۆن بووە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخەوە چارەسەرکردنی؟ زیاتر لە ئەو بزانام لە کوردستان بەگشتی لە هەر چار پارێزگا کە زیاتر لە 10,000 دکتۆرا هەیە، بە هیچ شێوەک لە شێوەکان حکوومەت نەڕاوێژکاری پێکردیان لە لێی پرسیینە چ بکرێت چ نەکرێتنەوەی کرایەوە
چەند کەسانێکە لە ژوورە تاریکەکان بڕیارەکانی لەسەر هێڵی ئابووری و سەر هێڵی دارایی دەدرێەوە گەناگلەیمان زۆر بۆ و ڕێڕەوی چاکردنەوەی ئەوەکانمان زۆر پلانمان هەبوو لە چەندین تا ئێستا زیاتر لە 400 چاپێکەوتن و لێدوانم هەیە هەمووی لە ڕووی ئابووری و لە ڕووی دارایی وڵات بووە بەداخەوە کەس گێڕانە بوو ئەوەی گۆتی شمان هەر ئەو ڕووی داوە بەداخەوە ئەگەر گوێڕایلبانە ئەوەی ئێستەمە تێدایە زۆر بە زیانەی زۆر کەمتر لەوەی ئێستا خەڵکەکە و حکوومەتەکە ئەو باجێ پێدەرە بەڵام بەداخەوە حکومە گێڕالی کەسن گێڕای لەو کەسانەیە کە لە خۆی نێزیکردنەوە دەراپشتی خۆیتی ئەوە لە ڕۆکەوە لە ڕووی دووەمدا حکومە دەبای بڕیار بدە کۆنگرەیەک بکە کاتی کە ساڵی 2013 کەتە ناو تەنگەژەی و کەتە ناو قەیران دەبای کۆنگرەیەکی ئابووری گشتی بکاتن چەند بەرپرس و چەند پسپۆر و چەند شارەزا لە بواری ئابووری و دارایی هەیە دەبای کۆیان بکاتەوە لێ بڕیارێک بدرێ ئایا کوردستان بکرێن نەک تاکە ڕێیک کەسایەتێکی یان تاکە ڕێی وەزیرێک ئەو وڵاتی بە وێرانکاریی بردووە کە تا ئێستا نزیکی 33 میلیارد دلار قرزارین و لە خەزینەی دەولەت 400 میلیۆن دلارێکی تێدانە تابتانن زۆر جار هەیە پێویستیان بە 400 میلیۆن دلارێک 300 میلیۆن دلارێک دەبی لە خەزینەی دانیەوە کەواتە وڵاتێک لە ڕووی داراییە و لە ڕووی ئابووریەوە دەبی ئیفلاسی خۆی ڕابگەینی و بەڵام ئەویش ناکەن و هەر بۆ شێوەی کە گوتمان ئێمەیان ڕاهێناوە کە دایمە لە قەیران بژین و هەر کاتێک ناشکرێ گلەیی بکەین لەبەرەوە کە گلەی لە شێوازی بەڕێوەبردننی وەزارەتی دارایی و ئابووری دەکەی بە شێوەیەکی دیکە دەربنەوە بۆ لای نەتەوە و ئینتیمای نەتەوەیی و لە کاتێکدا بە خۆیان کە وەزیرن و کە پلەدارن و بە هیچ شێوەیەک قەیرانی دارایی کاری تیان نەکردووە هەمیان جوانترین ئۆتۆمبیل و جوانتری خواردن و لە جوانتری شوێن دەژین و باشترین پارە خرج دەکرێت بەڵام کەش بۆیان ئەو کاتی بۆوان نیشتیمان و نەتەوە نییە بەڵام کە هاوڵاتیەکی قوربەسەری خاوەن موچە 300 هزار دیناری داوای موچەکەی خۆی دەکە زۆر شتی دیکە دێتە ئاراوە کە بەداخەوە هیچ قابلی تەوازنکردن و بەرابەرکردن یەک نییە تۆ کە داوای موچەی خۆت دەکەی دەیمە موچەت لە کات و شوێنی خۆیدا پێ بدرێ من ئێستا بۆیە بەجنا بدرێم وەک ئابووری ناسک من بە هیچ شێوێک لەو پاش بەوەی دابش دەکەتن پێینانێ موچە بەڵام پێ دەرێن پاداشت ئەو پاداشتەکە حکومت دەیدێ من پێم وایە دەبی ناوی موچەش بگۆدرێ لەو پاش لستەکەش بکرێتە لیستی پاداشت حکومت پارەی هەوی دابەشی دەکە کەواتەوە پاداشتە لە کاتی خۆی نەبیتی کەواتە پاداشتە لەبەرەوەی هەمووک حکومت بەخۆی لەو کاتێدا کە ئێستا میزانیە نییە کە بودجەی نییە وای کردەوە خەڵکەکەش لە ناو ماڵی خۆی و لە ناو خێزانی خۆش و بەبێ بودجە بژیتن ئەگەر نا هەمومان دەزانین بە دڵنیاییەوە کاریگەری زۆر لەسەر سەرجەم سێکتەرەکان و ژیان و گوزەرانی هاوڵاتیان بە سەرجەم چین و توێژەکان 2024 موچەیەکی هاوڵاتیان فەوتایە و سەرڕای دواکەوتنی بۆ چەندین مانگ و دروستبوون و کەڵەکەبوونی قەرز لە هاوڵاتیان و دروستبوونی دڵەڕاوچێ لە ڕووە دەرونیەکەەوە بۆ هاوڵاتیان سەرڕای ئەمانە هەمووی موچەیەک فەوتا یعنی بۆ 2025 پێشبینی چی دەکەن بەڕێستان وەکو پسپۆڕێکی ئابووری چۆن دۆخەکە تێپەر دەبێت بەم دۆخی ئێستا و ساڵی پار بەردەوامە بێت یاخود نەخێر ئاسۆیەکی گەشەیە بۆ ئەوی چارەسەر بکرێت ئەو پاداشتەکە دەدرێت لەو پاش بە پاداش ناویدێن بۆچی بە جەناوتن بۆ پاداشتەکە بە وڵاتیان دەدرێت هەروها من پێم وایە خراپتر دەبێت لەبەرەوەی وەزارەتی دارایی بە هیچ شێوەیەک سیاسەتی کارکردنی خۆی نەگۆڕی و بە شێوەیەکی زۆر ئیستیفزازی لەگە حکوومەتی بەغداش کار دەکاتن من پێم وانە بۆ شێوازە بۆیان بستە سەرێ بۆ نمونە ئێستا من بیستان دەیلێمەوە لە چەند پێ چاپێککەوتنی دیکەش باسم کردیە یعنی وەزارەتی دارایی چ کار و چاڵاکێکی لە هەرێمی کوردستان هەیە ئەو باڵەخانەی لە هەولێر هەیە من پێم وانیەوەی باڵەخانە و فەرمانبەرانی دەبی بگوازێتەوە بەغدا لەوێندا کارەکانمان لە بۆ بکەن و لە حکوومەتی دادێ کابینە ئەو ئەگەر تشکیل کرا من پێم وایە دەبی وەزیرێکدان بدرێ بە وەزیری ناوی کاروباری فیدرالی کار سەر بە حکوومەتی هەرێمی بەڵام لە بەغدا دەوام بکاتن ئەو جمجۆڵە خراپەی کە ئەو جمجۆڵە پەیوەندی خراپی کە لە نێوانمەوە بەغدا هەیە دەبیوانە هەموو چارە سەر بکرێ بەڵام ئێمە دەیبینین جەنابی وەزیری دارایی چەند ڕۆژجارێک یان مانجێ دووجار وەفدێک دەنێری و داوای 700 میلیۆن دلارێک دەکا و لە 700 دلاری
باغدا عقلی بگری دەماداتی عقلی نەگریتی نامەرێتەکەواتە بۆیە من دەرێم هیچ شتێک نەمایدا لە هەرێمی کوردستان ناوی موچەبیەوەی هەبی پاداشتە هەبی دابش دەکرێن نەبی دابش ناکرێتەواتە لە تەور و یاسا و سیستەمی موچە دەرچووە من پێم وایە وەزارەتی دارایی دەبی دارایی و ئابووری بی بیرۆکەی ئابووریشان هەبی لە بۆ وڵاتی تازەگەری بکەن لە کار و چالاکیەکان و سیستەمی کارکردیان لەگەر بەغدا بوو نمونە بەو کۆتایە باسییان لەوە دەکرد کە بە سیدی زانیاریەکانی فەرمانبەرانیان لە بۆ بەغدا نردووە کەواتەوەش خۆی لە خۆیدا بە هیچ شێوەیەک لە نێوان ئەو دوو حکوومەتە پەیوەندێکی وانەیە کە بزانن حکوومەتی بەغدایی چەند ساڵە کە سیدی بەکارناینی وەکوم لە دنیاش زمانی سیدی نەما شتێک پێ دەڵێن فلاش مێمۆری شتێک پێ دەڵێن ئایتی شتێک پێ دەڵێن ئیمێل شتێککە پێ دەڵێن هەر شتێککە هێمۆدی لە هەندێ نەمایە بۆیە من ئەوە بۆ سیستەمەی کە ئێستا وەزارەتی دارایی کاری پێ دەکرێت هیواداریشم ئەو جارە وەزیری دارایی وەزیرێکی تەکنۆقرات بی دووربی لە سیاست لەبەرەوەی ماگەدارین لەو کاتێڕەکە ئەو فایلی وەزارەتی دارایی بەبرایەن بەرادرانی بزوتنەوەی گۆڕاندراوە هەرێمی کوردستان هیچ خێری لە خۆی نەدیتوە کاک دکتۆر بووە جێی مشتومڕێکی زۆر و جێی سەرنج و تێبینی زۆرێک لە هاوڵاتیان و لێکەوتەیەکی زۆری لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکانیش بە دوای خۆی داهێنانی ئەم بەم بابەتی کە بەڕێستان باستان کرد وەزارەتی دارایی باسیەوە کات کە کێشەی کۆمپیوتەریان هەبوو یاخۆت نەقسی کۆمپیوتەر هەبوو بۆیە چارەسەری دۆخەکە نەکراوە کێشەی گواستنەوەی بابەتە ئەلکترۆنیەکان ینی ئەمە ڕای هاوڵاتیان تێرەکات قەنەعەت بە خەڵکەکات ئەمە خوێنەوەی بەڕێستان بۆ ئەمە چییە؟ ئیستەفزازکردنە حەز ناکەن کارەکەم کرد بەرەوەی من پێم وایە بێکات نەکەی لە بینی هەردوو حکوومەتی بەغدا حکوومەتی هەرێمی ڕاهێناوە کە بەو کارە بەو شێوەیە پارێ بەگری حکوومەتی هەرێمیش دەوێت هاوڵاتانی خۆی ڕابینی کە بەو شێوەیە پاداش دەکرێ و یان بودجەی پێ دەدرێ ڕاهێنان وا دەکەن کە هەردوومان لە ڕاهێنابی لەگەنا من پێم وایە ئەگەر وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێزیان ئەگەر تەکنۆقرات باە لە کاری خۆی بزانی بە نەک بە فلاشێک ئەو زانیارەکەی هەیە بە دیاری بەلاپێتان وایە کێشەکە تەنها وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمە یاخود نەخێر کێشە دروست کۆی دەسەڵاتە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا لە هەردووچیانە من پێم وایە هەردووچیان لێ ڕاهاتوونە بێنە ڕابینین لەبەرەوەی بەجە نابدرێم ئەگەر گرفتی موچە بینیمە و بینی حکوومەتی بەغدا چارەسەر بکرێ ئەو کاتی حکوومەتی هەرێمی کوردستان یان ئێمەی هاوڵاتانی کوردستان حەقی بودجەشمان هەیە لە بەغدای وەگرین بەڵام ئێستا بە هەر جۆرێک بێ حکوومەتی بەغدا بەو شێوەیە ئەو پاداشتە دەبۆ دەنێریتن کە بەناوی موچە زۆر باشە کاک دکتۆر لە ڕاستیە وڵی من مەبەستمە بزانم پێشنیارەکەی ئێوە بۆ چارەسەرکردنی پرسی موچە و ئەم کێشەدارەیە لەگەڵ بەغدایە چۆنە بەڵام پێشەوەی ئەو پرسیارەکەم ینی مەبەستمە بزانم فەرمانبەر لەگەڵ حکوومەتدا بە گرێبەستێکی بەردەوامی ماوە درێژ پێکەوە کار دەکەن لە دۆخێکدا فەرمانبەرەکە لە گرێبەستەکەی خۆی لابدات هەموو لێپرسینەوەیەک لەگەڵ فەرمانبەرەکەدا دەکرێت و دەستکراوەیە حکوومەت تەنانەت تا دۆخی فەسڵکردن و هەڵۆشانەوەی گرێبەستە حکومیەکەش لەگەڵیدا بەڵام لە دۆخێکا کە حکوومەت پابەت نییە موچەکەی نایەتی وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کە ناودنا پاداشت بە پاداشتێک بەڕێی دەکات لەم دۆخەدا فەرمانبەر پەنا بۆ کێبەرێ یانی لەم دۆخەدا چارەسەر چییە؟ وەک باسمان کرد سیستەمی حکوومەت دەبی بگۆڕێ بۆ شێوازەی نەک هەر پاداشتی نارەکە لە 2013ەوە بە هیچ شێوەیەک ڕێژەی موچە زیان نەکراوە بەڵام ڕێژەی خەرجەکانی حکوومەت لەسەر هاوڵاتی هەمووی چەند قادێکراوە بۆ نمونە هەموو فەرمانبەرێک جاران ئەگەر کارەبای بۆ ماڵەوە داات بە 50 دینار بوو یان بە 70 دیناریشەوە بە 50 بوو ئێستا گەیشتە 180 دیناری کەواتە 3 قات نرخی کارەبا زیاد بووە حکوومەت بەو ڕێژەی ئایا موچەی یان پاداشتی هاوڵاتیانی زیاد کردووە نەخێ زیادی نەکردووە حکوومەت سزای ڕێخۆڕینی تیژخۆڕینی ئۆتۆمبیلی لە 6 دیناری کردە 80 دینار کەمترینیان 80 دینار تا 500,000 دەڕوە بەو ڕێژەی پاداشتی بۆیان زیاد کرد نەخە بۆیان زیان نەکرد حکوومەت لە
خەرجیەکان و شتەکانی دیکەی کە لەسەر هاوڵاتی لەسەر ئاو و لەسەر بەلەدی شارەوانی بە ڕێژێک لە ڕێژەکان هەموو خەرجەکانی لەسەر هاوڵاتی و موچەخۆر زیاد کرد. ئایا ڕێژە زیادکرد نەخێت؟ من پێم وایە لەسەر هاوڵاتی ئێستا داوای زیادکردنی بەو ڕێژەیە کە زیاتر لە 150 کە حکوومەت ئەرک و دارایەکەی خۆی زیاد کە دەسەر هاوڵاتی بەوە لە بۆ موچەخۆران دەبی زیادکە ئەوە لەلایەک لە لای دومینیان دەبی لە کاتی خۆی دابش بکرێت. من کاری من نییە حکوومەت پارە لە چێدێنی لە چێنانی ئەگەر حکوومەتیش نەبێ ئەمە دەزانین ئەو حکوومەتە خاوەن چەند حزبێکی زۆر گەورە ناوان دەتانن لە وەبەرهێنانی خۆیان هیچ نەبیتم ئێستا بۆ مانگێک پارە تەرخان بکەن ئەو مانگێک کە تۆ پارەدا پێتان وایە ئەمە دۆخەکە چارەسەرکات یاخود نەخێر ئەمە بەس درێژە پێدەری قەیرانەکەیە. دۆختا تا ئەو سیاسەتی حکوومەتی هێرێم لە بەرامبەر بەغدا پەیڕەوی دەکە و سیاسەتی حکوومەتی بەغداش بەرامبەر حکوومەتی هەرێم پەیڕەوی دەکە بەی شێوەیەکە و دۆخە چارەسەر نابی هەروها دەبی. بەڵام ئەمەوێ من دەینم دەتانن لە بەرژەوەندەکانی خۆیان حزبەکان یان لە ئەو کۆمپانیانێک کە هەیەە یەکدۆچی بفرۆشن کە من هیچ گومانم لێ نییە کۆمپانیە هەیە کە لە کوردستان بە ناوی کردی تایبەتیش دەکە ئەو ڕۆگە بفرۆشە زیاتر لە 5 ملیار دلار دەکە. من پێم وایە بەفرۆشتن یەک کۆمپانیا لەلایەن حزبەکانەوە ئەو کێشەیە چارەسەر دەکرێت لەبەرەوەی حکوومەتی عێراق ناتانی موچەکە نەداتێ بەڵام دوای دەخا ئەگەر حکوومەتی هەرێمیش پارێکی لەدەستەبی ئەو ئەرکە و ئەو ناخۆشیە بە پادەشت خۆران بنەرێ موچە زۆر باشە ناکەوێ بەڵام بەداخەوە ناکرێت. ئەم چارەسەرش یەکێکە لەو چارەسەرانەی کە زۆر قورسەوە دەستکاریشی ناکرێت. زۆر باشە کاک دکتۆریانی پرسی نەدانی موچە و بەرداوامی ئەم قەیرانە وەکو پێشتر ئاماژەم پێکرد کە کاریگەری کردوتە سەرجەم سێکتەرەکان. یعنی ئێستا لە نێو بازاردا دوکاندارێک موچە خۆریش نییە بەڵام ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە دابشکردنی موچەوە. بازار چی لێ بەسەر دێت؟ ئاخۆ بازار شکستێکی گەورە دەهێنێت یاخود نەخێر دەبێتە مۆڵگەیەک بۆ ساختکردنەوە و فرۆشتنی هەموو کاڵا هەرزان و ماوە بەسەرچوو خراپەکان و کاریگەرە سلبیەکان بۆ سەر تەندروستی هاوڵاتیان. ئێستا بازاری کوردستان لە دۆخێکی زۆر خراپدایە لە شکستدایە و لە ئیفلاسکردندایە. بۆ نمونە جاران چەند بازرگانێکی زۆر گەوری هەموو عێراق لە کوردستان دەکرا بەڵام بەهۆی ئەو بارودۆخە ئابوووریەی نەزانینی هەندێک بەرپرسان دۆخەکان ئالۆستر کرد. بۆ نمونە کردنی فرۆشتنی ئۆتۆمبیلی ئەوروپی و یەکدەست و دوودەست هەموو لە هەولێر و سلێمانی و دهۆک بوو. ئێستا هیچی لە هەولێر نەما هەمیان گواستەوە باشوور و بەغدا. بازرگانی زێر و گواستنەوەی زێر هەمووی لە هەولێر و لە سلێمانی بوو بەداخەویشان گواستەوە نەجەف و کەربەلا و بەسرا. زۆر ئیکاری دیکە هەبوو کاری بینایە و نیشتە جێبوون. هەولێر ئەوەندە گرانی کرا بەهۆی زەریبە و ڕوسومات و زەریبێ عقاری و نازانم چی وای لێ هات. گەشت و گوزارش لە هەولێر ئێستا لە ئەستەمبۆل گرانترە. گەشت و گوزار ئێستا لە هەولێر لە دوبەی گرانترە کەواتە کەرتی گەشت و گوزاریشمان لە دۆک و سلێمانی و هەولێرە وێران کرد لەوەی حکوومەت بتانی بە شێوەک لە شێوەیەکان ئەوەی ئەوان باسی دەکەن دکتۆر باسی بابەتی زەریبەت کرد و باسی بابەتی باجەکان لە سەردەمی قەیرانێکی قورسی ئابووریدا وەکو تەکلیفکردنێک حکوومەت تەکلیفی خستە سەر خەڵک کە هاوکارمان بن بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە ئێمە باش بەرزەکەینەوە بۆ ئەوەی قەیرانەکە تێپەڕێنین. قەیرانەکە تێپەڕی بودجە هاتەوە شوێنی خۆی بگرە زیاتریش بوو لە ئێستادا دەستکەوتەکان داهاتەکان زۆر زیاتر بووە لە سەردەمی پێش قەیرانەکە بەڵام باجەکان هیچی نهاتۆتەوە شوێنی ئاسایی خۆی بگرە لەگەڵ عێراقیشدا باجەکان هاوتانیە. ئەمە تا چەندە کاریگەری دروستەکات و چی بکرێت پێشنیازی بەڕێستان بۆ کەمکردنەوەی باجەکان و کەمکردنەوەی ئەو زەخت و زۆرە قورسی کە لەسەر شانی هاوڵاتیان دروست بووە. دیسان دەینەوە خەڵک دەوی ڕێی خۆی هەبی قسەی خۆی بکە و ئەو پسپۆرانانی کە هاوڕێ منن و هاوڕێ جەنابەتن دەبی کاری خۆیان هەبن. پێم وایە پێشمان بە کۆنگرێکەیە لەو کۆنگرەیە زۆر خاڵ هەیە زیاد بکرێت زۆر خاڵی شێ دەبی لا بدرێت لەسەر بڕیارەکانی حکوومەت کە دایتی. ئێستا حکوومەت چاوەڕێی بە هەموو شێوەیەک لە شێوەکان چاوەڕێی هاتنی بە باداشتەیەک کە لە بەغدا بێگە تۆ پاداشتە لە بەغدا وەدەگری دابەشتێکی سەر فەرمانبەرانت لەبەرچی ئەو بارگرانیەی لە هەموو شێوەک لە شێوەکان باری هاوڵاتیانت قڕس کردەوە لەبەرچی وەری دەگری. ئەوە وەڵامەکمان لە وەزیری دارایی و
بەرپرسانی باز دەبی وەڵاممان بدەنەوە ئەگەر ئەتووە ئەو خەڵکە دووە هەرسان کردووە و ئەو هەموو گرانێت هاوستە ناو وڵات و ناو شار بەو پارێژ ناتانی موچە بدەی ئەو گرانە لۆ چ دروست کردی و لەبەر چ دروستیەکەی یان بە کرێدان و فرۆشتنەوەی کارتی حکوومەت بەو کۆتایە بەتەما بوون بەواخی بەتەما بوون چەندی جێی مختبەراتی خەستەخانەکانی کوردستان هەیە بە هەر شێوەیەک بدرێتە کارتی تایبەت دیسان لەوێندەڕا قورسایە چیریکە باگران چکەکەتە سەر هاوڵاتیان بەڵام ئێمە تانیمان بە شێوک لە شێوەکان قسەی خۆمان بکەین و دیارە و بڕیارە هەڵوەشاوە کەواتە شتێکەیە لە ببوورەکەەوە قسێ دەکەم جاران لەوانە گەندەڵ هەبوو بەڵام هێدی وا گەندەڵیەکانی ئێستا هەیە بە یاسا دەکرێت بە گرێبەست دەکرێتن لە بینی کارتی تایبەت و کارتی حکوومەت دەبیوانە هەڵبۆشێتەوە دەبی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی باش بزانن لە خواری وان خەڵکەکە لە بارە قورسێکی زۆر گەورەدا دەژی دەبی ئاگدار بن لەوەی کە خەڵکە چیلیکە دەبی ببینن لەوانەیە کە لە دەرا پشتی خۆیانە ڕاستەکانیان پێبرێ ئەوە ئەگەر گوێ لە گرەی هاوڵاتیان دەگرن ئەگەنا ڕۆژێک لە ڕۆژان هاوڵاتی پێویستی ئەوان پێویستیان بە هاوڵاتیەبی ئەوە بێگومان هاوڵاتی پشتگیریان ناکە و بەڵکو پشتیشیان لێ دەکەن. زۆر باشە بەڕێز دکتۆر محەممەد علی پسپۆڕی بواری ئابووری سوپاس بۆ شرۆڤ و ڕوونکردنەوەکانی بەڕێستان سوپاس کاتام کاتە لەگەڵمان بوون.